سیویەکی ئاب لە نێوان خیانەت و شانازی نەتەوەییدا یەکێتی و پارتی برینێکی 27 ساڵە دەکولێنەوە. شەڕ و جەنگ هەمیشە بەشێکی دانەبراوە لە مێژووی مرۆڤایەتی. پنتێک نادۆزیتەوە بە درێژایی مێژوو شەڕتیدا ڕووی نەدابێت. مێژوو نووس و بیرمەندی گەورەی ئەمریکی وەڵدیوران ئەوەسپی مێژووی مرۆڤایەتیدا دەڵێت شەڕ دۆخە ڕاستەقینەکەی مێژووی مرۆڤە. شەڕ ئەسڵە و مێژووی مرۆڤایەتی واتە مێژووی گێڕانەوەی جەنگی پاشاکان. ئەو زیاتر باز دەکات و دەڵێت بە درێژایی مێژوو تەنها 268 ساڵ شەڕی گەورە ڕووی نەداوە. ئەگەرنا زۆربەی ساڵەکانی دیکە مرۆڤایەتی بەدەست شەڕ و جەنگی گەورەوە ناڵاندوێتی. دۆڕاند لە درێژەی باسەکەیدا دەڵێت شەڕ دۆخی ئەسڵ و ڕاستەقینەیە. ئاشتیش دۆخێکی ساختە و شلبوونەوەی دەمارە توندی دیژەکانی مرۆڤە نەک دۆخی ڕاستەقینە. واتە ئاشتی هەلومەرجی کاتی و نمایشی ساختەیە. ئەوەی بەردەوام و هەمیشەیە جەنگ و خوێن و توندوتیژیە. دروست 27 ساڵ بەر لە ئێستا لە گەرمەی شەڕی براکوژیدا و لە ژێگوشاری هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی کرێکاران کە ئەو کات هاوپەیمان بوون، پارتی دیموکراتی کوردستان بە هاوکاری هێزەکانی لیوای پێنجی باکووری حیزبی بەعس و هێزە ئامادەکانی کەرکووک لە بەرەبەیانی سیوێکی ئابی 1996دا توانیان هەم ناوچەکانی خۆیان لە بەندەست ئەو هێزە دژبرانە ڕزگار بکەن و هەمیش ناوچەکانی سلێمانی و گەرمیان و جێگا نەفوسی یەکێتی بگرن و بیخەنە ژێر دەسەڵاتی خۆیان. دواتر و دوای 6 مانگ لە پاشەکشەیان بۆ سنوورەکانی ئێران، ئەمجارەیان یەکێتی نیشتیمانی کوردستان بە هاوکاری سوپای پاسداران بە دیاریکراوی و بە هاوکاری قەرارگای ڕەمەزان هێرشی پێچەوانیان بۆ سەر هێزەکانی پارتی و دژبەرەکانی دەست پێ کرد و گەڕانەوە بۆ ئەو سنوورانی ئێستا پێی دەوترێت سنووری زۆنی سەوز یاخود ئیدارەی سلێمانی. لەو ڕۆژەوە تا ئێستا و دوای زیاتر لە چارەکە سەدەیەک هەموو ساڵێک لە ڕۆژی سیوێکی ئابدا سەرڕای ناکۆکی یاخو هەندێک جار نزیکیش، بەڵام دیسان یەکێتی نیشتیمانی بە خیانەت و ڕۆژێکی ڕەش هەژماری دەکات و دەڵێت هێنانی دەبابەی بەعز بۆ نێو پایتەخت پەڵەیەکی هێندە ڕەشە بە هیچ پاک نابێتەوە. لە بەرامبەریشدا پارتی دیموکراتی هەموو هەوڵەکانی بە هەوڵی ڕزگارکردنی ناوچەکانی خۆی و پایتەخت لە مەترسی سوپای پاسداران و یەکێتی و پەکەکە دەزانێت و هەماویش هێنانی سوپای پاسداران بە خیانەت و عیبەی گەورە دەزانێت. هۆکاری ڕوودانی سیوێکی ئاب تەنها پەیوەست نییە بەو ڕۆژەی هێزێک شکا و هێزەکەی تر ئاڵای سەرکەوتنی هەڵکرد، بەڵکو ڕۆژێکە تەواو پەیوەست بوو بۆ زنجیرە شەڕ و ململانێ توند و سەختەی کە پێی دەگوترا شەڕی ناوخۆ. ئەو جەنگەی سەرەتاکانی لە ساڵی 1983 لە شاخ و گەرمە و دووبارە سەر هەڵدانەوەشی لە ساڵی 1994 لە شارۆچکەی قەڵازێەوە دەستی پێکردەوە. بە 4 ساڵ شەڕی نێوان دوو پارتە دەسەڵاتدارەکە تەنها لە باشووری کوردستاندا زیاتر لە 20,000 پێشمەگە کوژان و ئاسەوارەکانی شەڕەکەش تا ئێستا درێژەی کێشاوە. ئەوەی هەفتەی ڕابردوو لە نێوان وەزارەتی پێشمەگە بیرا بە دابەشکردنی پۆستەکان لە نێوان 43 بە 57 هەمان دەرەنجام بوو. ئەم ساڵ جیاوازە ساڵانی پێشوو بەهۆی ناکۆکیە توندەکانی نێوان یەکێتی و پارتی و تێکسوون و ئاڵۆزی پرسە سەربازیەکان دیسان هەردوو لا سەنگەریان لە یەک گرتەوە لە یادی ڕووداوەکە جگە لە لێدوانە ئاگرینەکانی بەرپرسە سەربازیەکانیان ئاردوو مەکتەبی سیاسی بە دوو بەیان نامەی توند وەڵامیەکیاندایەوە. پێدەچێت یەکێتی نیشتیمانی بە فەرسەتی زانی بێت و بێوێت تۆڵەی ئەو گوشارانە لە ماوەی ڕابردوو لەسەری بوون لە حکومەت بکاتەوە. هەر بۆیە گوتی سیوێکی ئاپەڵەیەکی هێندە ڕەشە بە هیچ پاک نابێتەوە. لە بەرامبەریشدا پارتی دیموکراتی کوردستان یەکێتی تۆمەتبار دەکا بە خیانەتی 16 ئۆکتۆبەر و لەبارەی سیوێکی ئابیش دەڵێت لە خیانەت نەبوو، بەڵکو ڕۆژی ڕزگارکردن و بوژانەوەی دووبارەی پایتەخت بووە. ئەگەر ئەو هەوڵە نەبوایە ئێستا هەولێر جێنەفوسی ئێران و هاو ئاوازەکانی دەبوو. پرسی یەکتر تۆمەتبارکردن بە خیانەت و هەڵگەڕانەوە پرسێکی نوێ نییە. لە مێژووی خەباتی نوێی کورد و بەتایبەت یەکێتی و پارتی چەندین جار لە چەندین جونگەی هەزیاردا لایەک لایەکەی تری بە خیانەت و هەڵگەڕاوە و تۆمەتبار کردووە. لە نمونەی ڕووداوەکانی نێوباڵی جەلالی و مەلایی لە دوای شۆڕشی ئەیلول و ڕووداوەکانی ئازێ ئازار و وەفاوەزاتی 1983 و شەڕی ناوخۆ و سیوێکی ئاب و 16 ئۆکتۆبەر. سەرکردەکانی هەردوو لاش بەتایبەتی سەرکردە سەربازیەکانیان زۆر جار وەکو خۆنمایشکردنێک بە تامەزرۆیی چاوەڕوانی ئەو یادانە دەکەن و لەو کاتانەدا سۆشیال میدیا و میدیا فەرمی و سێبەرەکان پڕ دەکەن لە لێدوانی توند و ئاگرین. سیوێکی ئاب هەرتەنیا ڕووداوێک نییە لە نێوان دوو پارتی دەسەڵاتداری کوردستان، بەڵکو زۆرێک لە مێژوو نووس و سیاسەکانی کوردیش ئەمە بە ڕۆژی تۆکردنەوەی سنوورە لۆکاڵی و حیزبەکانی نێوان یەکێتی و پارتی دەزانن. لەو ڕۆژەوە دێگەڵە بوو بە دیواری بەرلینی نێوان زۆنی سەوز و زەرد، هێندەی دیکەتەوەنی کۆمەڵایەتی لەبەرێک هەڵوەشە و کۆمەلگا لە هەبوونێکی یەکگرتوو بەهێزەوەدا بەش و پارچە پارچە بوو. لە دوای ئەو بەروارە کۆمەلگا پڕبوو لە چەمکەکانی وەک هەولێری و سلێمانی و زۆنی سەوز و زەرد و مەلایی و جەلالی و ئەمانە بوونە ناونیشانی کۆمەلگا و چینە کۆمەڵایەتیە کوردیەکان.
کۆمەڵگەی کوردی هێندەدا بەش و پارچە پارچە بوو ئێستاشی لەگەڵدا بێ هیچ بزوتنەوە حیزبێکی سیاسی نەیتوانیوە لە یەک کاتدا زاخۆی و پێنجوونیەک لەژێر یەک پەیڕەوە پرۆگرام کۆ بکاتەوە هیچ لایەنێک نەیتوانیوە هاو نیشتیمانیان وا لێ بکات لەسەر کۆمەڵێک بەهای سیاسی و نیشتیمانی کۆک بنە و بیپارێزن بۆیە لە دوای سیوەکی ئابەوە ئەوەی براوە بووە حیزب و سەرۆکەکان بوون ئەوەی دۆڕا و خزنرایە شەڕکی کاکی بە کاکی کۆمەڵگا و هاو نیشتیمانیان بوون.